Chapter 6 Operator Methods in Quantum Mechanics, Dirac Notation and Simple Harmonic Oscillator. سرەتا دێنین دیراک نوتیشنتان پێناسێنین ئەو جارە چینە سەر بابەتەکانی تری بە تێروتە سەری. دیراک نوتیشن وەک لەرە تعریفم کردووە an abstract view of quantum mechanics. یعنی مەشاگەن بێمەویست بە شێوازێکی ئەبستراکتر، یعنی بە شێوازێکی دەرەهەستیتر دێنین کوانتەم میکانیک جارێکیکە پێشکەشەکەینەوە. ئێوە لەگەڵ وەی فانکشنە ئاشنان. لە جیاتی وەی فانکشن ئێمە ئەمانووسی، لە جیاتی ئپسای ئەکس یعنی ئامانووسی، لە جیاتی UNX کە بریتی بوو لە ئایگەن فانکشنی ئێنەرژی یا ئایگەن فانکشنی هامیلتۆنیان چی نووسین؟ ئێنە نووسینتەنە. لە جیاتی فای ئکس کە بریتی بوو لە ئایگەن فانکشنی مومنتام وەرەوان نووسین. بەمانە ئاڵەن کێت، ئەمە کێتە، ئەمە کێتە، ئەمە کێتە، کێت. باشە ئێستارەکانیان کۆمپلەکس کۆنجوگیتەکانیان یعنی پسای ئێستاری ئەکس بەمە روتەکەی ئەکسە بێتەوە. پسای ئێستاری UNX یعنی بڵێن کۆمپلەکس کۆنجوگیتی UNXیش ئەوێ بەمە. وینەکەشی بڵێن بۆ فایش ئێستارەکەی ئەوێ بەمە. بماناڵم برا، 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 برای پسای، برای ئێن، برای فای، کێتی پسای، کێتی ئێن، کێتی فای. ئێستا ئەم ئەنتیگراڵانەی کە هەمان بوو DX U ئێستاری MX UNX دلتای MN ئەمانە ئایگەن فانکشنی هامیلتۆنیانن کردێت دلتای کۆرۆنەکەری MN. بەمە ئەم ئەنتیگراڵ بە شێوازی پیشارە دەین. ئەمەیان برایە وانە ئێستارە، ئەمەیان چییە؟ کێتە UN، ئەمەیان UM کۆ بۆ کاتە M و N دلتای MN. لە جێتی ئەمە ئەنتیگراڵە دوو درێژە توانین ئەمە بنووسین. ئەم ئەنتیگراڵی تر کە زۆر جار لە پێشترای لەگەڵ یا بەرۆ ڕووبووین DX پسای ئێستاری ئەکس پسای ئەکس دەکاتە چی؟ دەکاتە براکێتی فای و پسای. ئەمەیان ئێستارە کەوا بوو برایە، ئەمەیان کێت کە ئەمەد بینیان ئێمە ئەی ئەمێتە پسای ئێستار فای ئەکس شوێنی دەدەنە بگۆڕە، ئەمەیان برایە، ئەمەیان کێتە. ئەمە کۆمپلەکس کۆنجوگیتی ئەمەیە کەوا ئەمەش کۆمپلەکس کۆنجوگیتی ئەماکە، یعنی فای پسای ئێستار یەکسانە بەچی؟ بە پسای فای. یعنی ئەمە شێوازێک براکێت برای فای کێتی ئێستار کێتی پسای ئێستار یەکسانە بە برای پسای کێتی فای. هەر بەو شێوازە بۆ مەسەڵەن بۆ ئەمەیتر ئەتوانین ئەمە ئەو ڕێشنانەی تر کە پێشترمان بوو مەسەڵەن دوودانە کێتی بەم شێوازە ئەلفای پسای یەک بێتە پسای دوو برای فای ئەلفا پسای یەک بزایت بێتە پسای دوو، یعنی ئەمە یعنی ئەمە دێت لەگەڵ ئەمە بە ناویان ئاڕوا زایت ئەمە مش ڕاجیانەکەی. بۆ پرۆفەکەشی سادەیە چکە ئێستا پرۆفەکە سادەیە بەس سەرەن ئێستا سەیری ئەمە بکەن. پسای ئێستاری ئەکس فای پسای ئەکس DX یەکسان زایت فای پسای ئەکس بێتە پسای دوو ئەکس DX. باشە ئەمە ئاوانووسی دوانی وا بینووسنی تر تاریفمان نەکرد. ئەلفا کۆنستانتە لە هەر شوێکە توانی داینی، ئەو بێتە کۆنستانتە لە هەر شوێکە توانی داینی. ئەلفا بێتە لە ئەنتیگراڵەکان دێنە دەرەوە وانە ئێستاکانی ئەمە یعنی فای پسای گە فای ئێستار پسای دووە وانە ئەمەی تر فای ئێستار پسای یەکە ئەلفاکە دێتە پێشە کۆبوو سەلمانوە. ئۆپەرێتەریشی چییە؟ ئۆپەرێتەر ئیشی ئەوە بوو کە
ستیتێکی گۆڕی بە ستیتێکی تر بە زمانی دیراگنۆتیشن کارە کاتە سەر کێتێکی کەمان ئەداتێ ئێستا ئۆپەرەیتەری ئەیە کاری کردێتە سەر کێتی پسای و چی مەنەداتێ کێتێکی نیومەداتێ کە ناومەنەوە ئاپسای ئێستا کارێ لەم لێترەوە ئەگەر بڵێن برای فای تاسیر بکاتە سەری ئەمە وای لێدێ فای ئاپسای یعنی چی فای ئاپسای فاکر ئەم فای لەم ناویدا بنیشە لە سەرەتا یەکسانە بەچی بە فای ئاپسای ئەمەش چییە بێکی بە ئەنتیگراڵ ئەنی ئەنتیگراڵی فایستاری یەکەس ئێ لە بینیانەکە ئۆپەرەیتێرە پسای یەکەس دی یەکەس ئەمە پێشتر ئەناسیێنی ئەمە لە هەر شوێکە ئەمەد بینی مەبەستەمەیە زۆگە ئەی پی بێ مومنتەم بێ یعنی کە لەو بیناداینە بەردەمەکەی خۆی داهاتاشێ وەختە لەوەی میکانیکە ئێمە ئەممان تعریف کرد ئاداگەر کە بریت هێرمیشیان کۆنجوگێت ئەی کە خۆی ئۆپراتەرێکی هێرمیشیەنە ئاداگەرەکەی تاریفمان کرد بەکو کۆنجوگێتی ئەی ئەگە بە زمانی ئەنتیگرال بڕۆین بەرەو پێشەوە ئۆپراتەری ئەی کار بکاتە سەر فانکشنی فی ئەکس هەردووکی ئێستار کەڕەتی پسای ئەکس ئەمە بێ بەچی شوێنیم دوانە بگۆڕە هەمیشە وایە کۆمپلەکس کۆنجوگێت شوێنی تەرتیبەکانە گۆڕە کاتە فای ئێستاری ئەکس ئاداگەر پسای ئەکس ئەم ئاداگەرە تعریفەکەی ئەمەیە یعنی بڵێن کاڵین داگەری ئۆپەرەیتەری ئەی یعنی ئەمە لەم قۆناغا یعنی ئەمە یعنی ئەی و فای یعنی ئەی تاسێ بکاتە سەر فای ئەمجار کۆمپلەکس کۆنجوگێتەکەی کەڕەتی پسای ئەکس ئەنتیگراڵەکەی لە ماینەس ئینفینیتی و وەزایت ئینفینیتی ئەی فای ئەکس ئێستار ئەی فای ئەکس یعنی چی ئەبێ بە کێتی ئەیفێ ئەی فای وەکو ئەمەی ئەها لێرە یعنی کێتی ئەی فای یعنی ئەی فای ئەکس یعنی کێتی ئەی فای کۆمپلەکس کۆنجوگێتەکە یعنی کە ببڕا عکسێکاتەوە ئەی فای کەڕەتی پسای ماناکەی چییە ماناکەی ئەمەیە ینی بڵێن تۆ شوێنی ئەمە بکەیتەوە بەهی ئابم شێوازە بۆ بۆی بڕۆینەوە یەکسانە بەمە فای ئاداگەر پسای ئۆکەی ئێستا بزانین کۆمپلەکس کۆنجوگێتی شتێکی ئاوا بێ بەچی فای ئاداگەر پسای ئێستار باشە ئەمە یعنی چی ئەمە یعنی ئەمە دەکەینەوە بەخۆی ئێستارەکەی دابنێ ئێستار یعنی چی شوێنیم دوانە گۆڕێ پسای فایفی ئەمیش یەکسانی بێ بەچی بە پسای ئەی فای بە پێ و تاریفێ هەها لەراوە لەرها فەرقیەوە بە فای و پسایە فەرقێکەوەی پسای ئەی فای کەوابوو کۆمپلەکس کۆنجوگێتی ئەمە فای ئاداگەر پسایی ئەکاتە پسای فای شوێنی پسایەکە شوێنیم دوانە گۆڕێ میشە بێتەوە بە کاتێک تۆ لەگەڵ ئۆپەرەیتەرە بەڕۆڕووی کاتێک لەگەڵ فانکشنە بەڕۆڕووی کۆمپلەکس کۆنجوگێتەکەی یعنی چی یعنی تۆ هەرچیە ئایە بیکەی بە ناقص ئای بەڵام کاتێک لەگەڵ ئۆپەرەیتەرە بەڕۆڕووی شتی تریشەیە بۆیە بەربا بە سادەیی ئەوە نییە کە بڵێ بەس کۆمپلەکس ینی بڵێ ئای بکەی بە ناقص ئای شتی تریشەیە کە دواخری لە چاپتەرەکانی دوایی بینن بۆیە ناومەناوە ئاداگەر هەر ئایستاری پێ ناڵێن وەک لێران مەسەڵەن کۆمپلەکس کۆنجوگێتی فایە ئەبێ بە فایستار کێشێتیان نییە بەڵام کاتێکە بوو بۆ ئۆپەرەیتەر بەکارهێنە ئەکەین بە ئاداگەر چونکە تۆزێ فراوانترە لەوە لەوەی میکانیکە ینی بڵێن لە دەرسی کۆرسی پێشووە پسایەک سپریتی بوو لەمە یعنی ئەمە توانین هەموو فانکشنێکی سکوێر ئەنتیگرێبڵ بە پێی ئاگەن فانکشنەکان ئەکسپارشنی بۆ بکەین کەسی ئین بریتە لەمە بە زمانی کێت ئەمە بەمە پسا یەکسانە بە سیکمای ئین لەجێتی UNN دانین سیکماگە لە جێ خۆی دارین سین دانین هەر ئەوێ
وكلب سرتاو بينا سمان سي ان يكسانا بسي أمان تيراليش أمان إنا شوكا ستارا كابو اللي تكي أكسبتي برا بسايز كي ستاري نيا بسايز مش هنيا وش يوزينسي إساقا بيني أما بسا يكاتشي سيكما ان أو سي ان كونستانتا تواني بيني لبينسي ويا تواني لبينسي أوكي إسالة جاتي سي ان براكي داوني أمانيا داوني كاتا كيتي بسا يكسانا بسيكماي ان براي كيتي ان براي ان بساي سيركا أما يكسانا بما آمش لبشتياتي أما هر أما يكوب أما بيكسان ببيك سيكماي ان براي ان يكسانا بيك أم إنا نسيت ريو إنا كانت يعني أما يكسان بيالان يونيت أوبريتر أبيش بيالان completeness relation أما يونيت أوبريتر أما بيالان completeness relation هر شوية حزل لبوت وين جايبني شو بركة يكا لكرات كردنا تأثيرني بس هذا سازيد بوكالة سابتك إسا باسيتي continuous operator continuous operator ويك أجنوليا كان continuous يعني لبيني هادو دنا أجنوليا حتما أجنوليا كترمان هيا نموني هو position ب x operator بشاليتي أبشون x operator كتاج يعني أجن function كي بزمان ديراك بكتي x ماشا x operator x يكسانا ب x مانيا يكسانا ب x ام اكسلرا أجن value أما أجن كتا x operator يكسانا ب x ماشا بلام discrete eigenvalue بيبو نمونا أتواني ممشي وازا بينوسي يسبساني كين جاري بيش أوا شكو أما يساقاني أما eigen function كتمان eigen function كان أتوانين همو function كان ببي أوان expansion يبوبكي أوكي بس ليرا discrete نيا continuous وانيا بابو انتجرال بكاريني سيجما بكارنا اگر ديسكريت بويا انتجرال ما بكاري سيجما ما بكاري هنا بمشي وازا چون ما كونتينيوس لبيني هر دو ايجن فانكشن ايجن واليو حتما جواليو كي هي ابي انتجرال بكار بيني تنها فرق كي ويا ما كي بانتجرال ما انا جنفريتي بي دي اكس جداني لجاتي سي ان سي سي اكس او تشتكي كا دائما هو تواني بساي بمشي وازا اما بيبقى فرق كي جرينجي هي كاتكتو ايجن واليو كانت ديسكريتن جبت كورونا كرته ايجن فانكشن كان يا ايجن كتكاني بزماني ديراك نوتيشن ان برايم كاتا دلتا ان برايم بلام كاتك هين بو يعني بلام كونتينيوس بو نابي دلتا كورونا كر بدلتا ديراك دلتا x minus x برايم كده درجة زانن كده x و x برايم نقول لك x سان بي انفينيتي لباقي شوية كان الصفر برام دلتا كورونا كر معناه هو إنه إن بريم نقول لك x سان نكاتي يك أجا x سان نبونه كده الصفر تو جانا شتي زور جواز استبا بين يكتو زيادة بمعنى بكين x بساي أم بساي كبرنيا كرتي كتي x يكين ماشا كرتي براي x يكين ماشا أوقتا كاني لم سري شواد دي اكس سي اكس براكتي بتياتي برابيدي تو أمسر ماشا جوانم كونستانت اكس أما كاتشي دلتا اكس ماينس اكس برايم ببيوتاتيف وانيا دلتا اكس ماينس اكس برايم انتجرالك بمشي وازا بي دي اكس سي اكس دلتا اكس ماينس نتيجة كي كده سي اكس برايم نتيجة أما انتجرالها كانت سي إكس برايم بتعريف دلتا ديراك كوابو إكس وبسايا كانت سي إكس برايم إكس برايم يعني بلا إكس برايم بسايا كانت سي إكس برايم أما طبعا توتواني إكس برايم كيتو بإكس تنها ناو ليرا ناوني ليرا بالجواز يبكي بس كديتا يريد تنها ببناو ماشا كانت سي إكس برايم كانت سي إكس أنا بسايا أما
یەکسانە بە پسای x پرایم یعنی وەی فانکشن یعنی بڕاکێتی x پسای ئەکاتە چی پسای x بڕاکێتی x پسای ئەکاتە پسای x ئەمە یانی چی ئەمە یانی وێنەی پسایە پیکچەری پسایە کۆمپۆنەنتی پسای کێتی پسای لەسەر x سپەیس کەمانەکەی بێ بە وەی فانکشن یعنی فەزای دیراک فەزای نۆتێشنی دیراک فراوانترە لە فەزای سێبوعدی خۆمان چونکە پسای فانکشنەکە لە x یعنی فەزای ئاتیادی خۆمان بەڵام کێتی پسای فراوانترە کە تەنها وێنەیەکی ئەبێ بەوە بۆ فای پی کە بریتە لە وەی فانکشن لە مومنتم سپیسە فەرقەکەی بەس ئەوەیە لە هەموو لایەکەوە لەم لاولەوە پی پێزیاک باشە ئێستا توانی هەموو هینێکیش بە پیەکانش ئایگەن فانکشنن ئەگەنیا ئایگەن کێتن بە زمانی ئێمە کە بۆ توانین فانکشنی بە پێی ئەوان ئەکسپانشن بین بەو جیاوازیەوە ئەمەیان دیپیە ئەمەیان سیپیە ئەوەیان کە پیتە بەکو ئەمە هەروەکەوەی کە لە لێرا بەس بۆ جیاوازەوەی تو ئەکسپیە فەزای مومنتەمان ئەمە دەتوانین شێوازە بنویسین ئیمەیج یا کۆمپۆنەنتی کێتی پسای لە فەزای مومنتەمە ئەبێ بە فیپای یان زمانێکی سیپایەکە هەر ئەگا فیپی یا سیپی بەڕها ئێوەی لێرە یەکشتە نەبدووە بە هەمان زمان کە لێرە هەمان بوو کۆمپلەتنسێکمان لێرە هەبوو کامە بوو یەک بۆ کۆنتینیوسەکان ئەمجار لە جاتی سیکما چییە ئەنتیگراڵ ئەنتیگراڵی ماینەس ئینفینیتی دی ئەکس کێتی ئەکس برای ئەکس یەکسانە بە ئۆپەرەیتەری یەک بۆ پیش هەر یەکسانە بە یەک بۆ یەک بێنە کۆمپەرەتنس ڕەلیشن مەسەڵەن دەتوانێت لێرە دای بڵین پسای یەک پسای دوو توانی یەک بخەیتە بینی فەرقی نییە باشە لە جاتی یەکە ئەکسە دابنێم ئەمەدا ئەنتیگراڵەکە لێرە دانێم توانێکراڵگە بێتە دەرەوە لەمنەوە داێنم دی ئەکس پسای یەک ئەکس دوو پسای دوو باشە ئەمە پسای یەکە ئەو پسای یەکی ستار چووکە پسایەکە لەم سەرە وانە ئەمە پسای دووەکە لەم سەرە کە بۆ پسای دوو ئێستاری نییە پسای یەک ئێستاری یەکس پسای دوو ئێستاری دەوت ینی ئەمەمان پسای یەک پسای دوو سەلمانمان نەکاتە هەر کوێگاوان تێراڵە بین و سەش و باسمان کرد توانی بپرسی بەسە بۆ کۆمپلەتنسەکە پیشان مندا دەقیقەن وایە ئێستا کێتی ئەی باشە پسای یەکسانە بەچی بە ئەنتیگراڵ فی هەر فانکشنێ بێم لێرا فی و فی مومنتم سپیس نییە ماینەس ئینفینیتی دی ئەکس باشە ئەی فی ئەکس ستار پسای ئەکس باشە ئێستا پێشتر لەسەرشەوە باسمان کرد ئەمە یەکسانە بەمە ئەمە یەکسانە بەمە ئەمەش یەکسانە بەمە ئەوە ئاداگەرە ئۆکە ئێستا مومنتەمەکە نەخی لە ناوی ئەمەیانە هێنی نەیخی لە ناوی کەەوەمان هێنا خستمانە ناوی و بێبەوە خێنە و بینە لەو بینە ساندویچەکەین ئستراحە بێڵم ساندویچەکەین ئەمەیانە بێ بە فی پای ستار ئەوەیانە بێ بە ئەفەن ئەمەیانە بێ بە فی پای بەڵام ئەکسپیەکەی تۆ شتێکی ترە لەگەڵ ئەمە بەراوردیکە ئەمان پێشتر هەبوو بینی لە چاپتەری دوا بوو لە نێوانی پسای و فی ینی وەی فانکشن لە مومنتم سپیس و وەی فانکشن لە پۆزیشن سپیسە ئەم ڕەلیشنە هەبوو ئەمە لەگەڵ ئەمە بەراوردکە ئەمە فیپایەکەیەتی ئەوە دیپیەکەیەتی کە ئامان چییە ئەکسپیەکە ئامەیە تاوانێک لەسەر دووپی چەکەش کۆنت ئەمەش کاتە
example سادة show that the eigenstate of any Hermitian operator are orthogonal. باشا orthogonal يعني ستون لسر يك بشاني بك eigenstate هر Hermitian operator لقال لك سر ستون فرض كا eigenstate قال شين A U B يعني براي B U A أكاد السفر أو يعني ستون يعني orthogonal HA يكسانة ب A يسمينين A من هي B HA يكسانة ب A ما أجل والبي وأجل ستيت H هر هرميشن اوبريتورك H لسر كتي بتأثير بك B معنى ذاتي وكتي B أجل والبي كتي معنى أجل ستيت كانت إذا أما هي لم لا كرتي بيكين يعني كرتي براي بيكين باشا طبعا اي كونستانت تدرو بيكد براي بيكرجي اساس بي ايك بو اويتر كراتيك براي ايكين اي اتش بي كان بي بي اي وش وزا يعني من براكي اي رتنا او بي كونستانت تدرو اي بي شو وزا بيكوامس اساس كان AHB ستار امان حسيبكين AHB ستار يكسانا ب HBA وكو بيشتريش او من بهبوا اما A كتي براي A هر اوبريتر لم بينا وبراي B هر اوبريتر بيس اللي رأيشا يستاركي اكاتا اما HBA باشا اما ايش معنى شيء مش معنى يمية بي ايش داغر اي باشا يسا ايش داغر كرتي ب لم سروا تأثير كات سر بي كابو بي استار معنى داتي وانيا بي استار معنى داتي بي كاريك دي سر اما ببيو تعريفه وميلي راهبو اما تعرفو ايش لسر بي كات بي وانيا اما بلام اما ايش داغره كراتي كتبينيا تأسيس كتبيناك تأسيس برايبيك بيستار ما نداتي بامسرا بيستارته يعني كومبلكس كونجوجيتيا وكاتب بي اي باشا برما وتيتي هيرميشن اوبريتور كابو اتش داغر لقال اتش يكسانا تعريف هيرميشن اوبريتور ما يمدون لقال يكسانا او كات بي اتش اي باشا يعني اميتريان اتش اي بي اما يا كبلمسر التأثير كاتب بي اي اوكي ودوانا لقالك يكسانا ويا ودوانا لقالك يكسانا كوابو اما ما اللي راها يعني كايش داقر يكسانا بيش يعني بيستار يكسانا ببي اوبريتور هيرميشيانا يعني كومبرس يعني انجل ولا كان يمر يلا كابو بيستار يكسانا ببي اسكاير لجاتي اما عمداني لجاتي اما عمداني لجاتي اويتريش اوداني بلان بو جاوزي وامانها بي اي ركز يكشد ركز يكشد بو هناك بيستار يكسانا ببي يستكاني اما بينا امبر امان هاو بشا اي ماينس بي كراتي اي بي كتي براي بي كتي اي يكسانا بصفر اما بو او ام تيرما امر هنا الصفر بمرستا ابي حتما يا اما ين صفر بي يا اما ين صفر بي اما ين صفر نيه سو تمانه اي خو تمانه دو اجي ستي جواز دو اجي ولو جواز كو اي يكسانيه ببي اما ين صفر نيه حتما اما ين صفر كو بي براي بي اي يكسانا بصفر ما سلامات اشتيجت البروجيكشن اوبريتور اما ما نهبو لسرو باس مانكر كبساي يكسانا بما جوغا مي امان يك اما بتنها خو ببيسيك ماب يلان بروجيكشن اوبريتور دودانا لما نلقى لك كرتك بي ام يعني شي يعني ام يعني كتي ام براي ام بين يعني شي يعني كتي ام براي ام اما يعني شي اما يعني كاتا
دلتا ام ان السرسرة وباس مانكر دلتا ام ان ام ان اما طبعا اما انو ام لك يكسان لتر كينا كانت الصفر ايوه كوبو متوالين لايبرين دلتا ام ان بي ان كوبو كات بي ان يعني هر كاملة معنا ليك كرتكي صد جاري ليك كرت يعني كي يكشت يعني يكشت أدنى يكشت أدنى ما بي إن أما يكرستي كمل بيشو كات بي إن يعني بي إم كرتي بي إن بي إن معنا ده بي إم كرتي بي إن كرتي بي إم ميجيكا كرتي بي هر چند جار كرتي كي نتيجة يكشت وقتها بي إن دو جايش حركاته بي إن متى هم يرسل من دو بين رجع كاتو بين سيكما همو بين كان يشرحوا ببي تعريفه كيكا بين دو جايش يكسانا بتشي أكاتا إن ندو دان ليكا كارتكا ميكيك أما دانيك أم دوانا أكاتا يك تلتا إنو إنكا تلتا إنو إنكا تو إنكا إنا يكسانا كاتا يك أوكي كاتا إنو إنكا بين دو جا كديجا كدي أجي ودوكي كذا كان أجي ودوكي بيجك يا طبعا قلت أنا حسيبك بس لا حسيب منك أو وقتها أما يسأل راب أما بريتيلتي إكسبكشن بالوي أوبراتوري إتش لبيني أم إتش أو أم بسايا أم يكدانيم يعني دانيم يعني سيكما أو كاكاتي يك وشو أما أكاتا شي أكاتا إي إن أنا يسيك ما قال زي خوي أكاتا إي إن يعني كاتا جماريك بينا أم سراوة ماشا أم بسايا دي أتسبيع بم بسايا و إن اللي راه مينيتوا ماشا أما كاتا إن بسايا اللي راه مينيتوا أمش كاتا إن بسايا اللي راه مينيتوا إيش كراتي يعني إي إن كمان هذي كوابولي راه دوانة أما كاتا بساي إن كراتي إن بساي كراتي إي إن كلام بشتوي ها بساي إن إي إن بساي چونك إيش كراتي إن أكاتا إي إن أو إي إن كمان اللي راه داناوا چونك إيش أقدر بإيش هرمشينا إي إن أكاتا استاركي چونك لسد تأثير سد براكي نكتكي بلام چونك إيش هرمشينا استاركا لقال خويا يكسانا يعني الريال جماركا حتما كوبار إي إن نوسي إي إن كاتا سيكما إن بساي دوجا مش كراتي أما ماني ستارة مش خويتي كوابو كاتا إستا هل أما توزيع تليكينوا بساي إيش بساي إكسانا متي أم أرألوا أم بساي بير الدلوا أم بساي بير أدلوا أم بساي بير الدلوا رجعتي هو أبو بنوسي أنا رو كاري شكاك أم بساي هين درا ولا أنتي لينك شو إني لقلانيا سمعت بني بتدرا أوكي سيكما إن إي إن بساي أما نرى منه وانيا أسابق لقلا ما براورتك أما بسايك لرايا أما أبي إيش بيه أم بساي يرا براي بسا أما براي بسا كيتي بسا إيشكا كوا دون لقلا كايك ساي إيشكا كوا إيشكا أمي أما ناونا بوشي بروجيشن أوبراتور يا بي يعني كوا إتش هاملتونيان إنرجي يكتانا بسيكما إن إي إن زادين سر بابتي كتر the energy spectrum of the harmonic oscillator. harmonic oscillator بم هاملتونيان أنا سليتوا كأمان potential energy كيتي أمان kinetic energy كيتي. شو نبدو أنا بقورين بمشي وزينوسي. أوميجايك فاكتور ورقرين يعني هو باش ورقرين نبدو أنا أوميجايك أبو سعد السازي بوي ما نشتي بكذا كانت أوميجا يك لسدو أوميجا إكس زوجة زائد بي دو لسدو أوميجا كما أوميجا لقلنا يحمل مكيد أوميجا رجال ذلك يس أمدو هنا بكاره هني أمدو رليشنا أم رشان كني أم رليشنا هنا بكاره هني مشاكا أما إيه
ئەمە ئەی دوو جایە ئەمە بی دوو جایە بەراوردیکە لەگەڵ ئەمە ئەو ئۆمێگاژەکە لە دەرەوە ئابێستێ کەوابوو ئەتوانین ئەوە بەم شێوازە بنووسی بدارە ناوێن نین ئالێرە نووسیمە ئاداگەر و ئابەجارە ناوێن نین ئاداگەر و ئاب بۆستە ئێستەکانەیە ئەم دوانە ئەمە ئێسمان بەم شێوازە نووسی وانە ئێسمان بەم شێوازە نووسی ئەگەدام لەمە ئاداگەر و ئەی نییە ئەمە خەتێکی لێبان لای خۆتان ئەچێکیان لەگە ئادەگەر و ئەیەکی لەگەڵایە لە لێرایە ئێستەکانێ دێین ئەمانە کەڕەتەکەینەوە زانین ئەبێتەوە بۆی سەرەوە زانێکی ئەبێتەوە بەمەی سەرەوە بەڵام لە بیرمانە PX یەکسانە بە H لەسەر I یەکسانە بە ماینەس IH بار یعنی ئەمە ئابە بەلێشێنیشمان لە بیرە هایزنبەرگ ئانسەرتاینتی دێن کەڕەتێکەین ئەمە تێرم بە تێرم کە کەڕەتیەکەین نەتیجەکە کاتە ئەمە P دوو لەسەر 2M ئۆمێگا 2X ماینەس I ئۆمێگا 2PX ماینەس XP بە شێوەی ژمارەی ئەتیادی PX یەکسانە بە XP ئەگەر تۆ لە کوانتە میکانیکا نەبی کەەوە بۆ ما کاتە سفر کەەوە بوو نەتیجە ئەوکە پێشووە بەڵام لە کوانتە میکانیکەم دوانە یەکسانی PX یەکسانیە بە XP PX ماینەس XP یەکسانە بە ماینەس IH ئەمە هنا ئەمە PX یعنی PX ماینەس XP کەوابوو ویستەکانی ئەمە کاتە چی ئەمە ئچەکی پێشومانە وانە تۆ نەوی H بوو کەوابوو نەتیجەی ئەم کەڕەتکردنی ئەمە کەڕەتی ئەمە کاتە H ماینەس 1 لەسەر 2H ئۆمێگا ئەو فەرقەکەی کە شیتەڵ یەکەیتەوە شتێکی دەسەکەیە کاتی کەڕەتەکەی تۆ ناوێتەوە بۆ شتە ئەمە و ئەمە ئچیەخینە ئەم ژێرە ئچیەخینە ئەم ژێرە ئچیەخینە ئەم ژێرە ئچیەخینە ئەم ژێری تریش دوودانە ئۆپەرەیتەری بەناوبانگن بە ناوی ئاداگەر و ئەی لەمە دوایشی ئەمە بەم دوو لەم دەرسە و تەنانە لە داهاتووش هیچمان بەم دوو ئۆپەرەیتەرەیە یەکشی هەرە گرنگ ئەمانەوێ بیسەلمێنین ئەی و ئاداگەر یەکسانە بە یەک کمیتیشن ئەی و ئاداگەر یەکسانە بە یەک دین سادە سازیەکەکەین ئەی کامە بوو ئەی ئەمەیە ئاداگەر ئەمەیە ئەی ئەمەیە دین سادە سازیەکەکەین ئاوای نووسین ئەی ئاوا نووسین ئالفایەک زاید ئای بێتا پی ئاداگەریش ئەمە شێوەزان نووسین بەڵام ئالفابێتا لێرە ئەمانە و ئەمەشە زانین P و X یەکسانە بە ماینەس IH لەسەر H I لەسەر H ئەدێ ئەم بەراکە ئەمە ینی ئەمە حەسێ بکە کۆمپیوتەرێن ئێمە حەسێ بکە ئەم ڕێشێنە بەکارهێنێت سەرەتا ABC یەکسانە بە AC زائد PC ئەیەکەمان ئەمەیە بیەکەمان ئەمەیە سیەکەمان هەر هەموویەتی جار ئەو کاراکەی بە سەردان بەوە کە ئەی و B یەکسانە بە ماینەس B و A سادەیەکەینەوە شتێکی زۆر خۆشایانی بڵێن ئاسانە چونکە ئەوڕە لە شێرەکە بەکارهێنی توانی واسەنیەوە بنووسی ئەمەدەر قۆناغی دوایی ئەمەیان بەکارهێنی ئەکسێکەینەوە دووەرە لە شوێنە بەکارهێنینەوە جارێکی کەوە لە شوێنە بەکارهێنینەوە چونکە فێر بووین کە ئێزایت بێکە لە ئەوڵەوەی وانە لێرە ئێستەکانێت لە مەرحەلی دووەمە ئێزایت بێکە لە دووەمایە کەوبوو ناقس بوو بەهێنە لەکارای ناقسێک بە شێواز دووارەوەکەینەوە بەیە و هەمان کار دووبارەکەینەوە وەرنجەکەی تۆ ببەمە ئەمە ئالفا X و ئالفا X ئەمە سفرام کۆمپیوتەرە کاتە ئالفا X کەڕەتی ئالفا X ماینەس ئالفا X کەڕەتی ئالفا X ئەمە سفرە ئەم کۆمپیوتەری سفرە ئەکاتە بێتاپی کەڕەتی بێتاپی ماینەس بێتاپی کەرەوە شەکاتە سفر بەڵام دوانە سفر ناکەن چونکە ئەمەیان P و X تایە ئەمەشیان X و P تایە وانە
أبو أبي أمر ليش أنا ما كان بيني هاي زي بقى سرتاينتي وكدايني بلي رام ألفا كونستانت تواني بيت دروا لكرت كدني لأنكم تواني بيت دروا أي بيتا كونستانت تواني بيت دروا ليش أي بيتا كونستانت ماينس أي بيتا كونستانت تواني بيت دروا ألفا أوش بيتا بال بيتا أو بيتا يعني أما لحد كان هيا لحد كان هيا ما أسهل هنا لحد كان ألفا كتواني بيت أما بله بيتا كده تدروا ألفا كده تدروا قال كرت كريم يرى بيتا كا تدروا ألفا تيجانية أما ألفا كابش لرا نعم هيك الصفر بفوق أما أي بيتا ألفا أما ألفا تو أما ماينس أي بيتا ألفا هاي تو هاي بيتا زايدة من زايدة أما ناقص من أجل ناقصية كي أما كاب الزايدة ولا كاب الناقص تو نتو قصة كبتوها وكاتب ماينس سوا ما كانت أمانة كانت ماينس أي إتش أمانة كانت أي إتش أي بيتا ألفاش لحد كان يكسانا بس من ناقصية من ناقصة مال المشان ناقصية كهبو أوكي نتيجة كي كانت بيتا ألفا إتش زائد بيتا ألفا كانت تدود على بيتا ألفا إتش استكراني لجاتي بيتا وألفا بركان ينداني بركان من داني وهم يعني في كواروش من تو إيش لسا إيش بدون نتيجة كالكواب ولا شيء ما بروف كرت إيو أداجر همشي يكسانا إيو أداجر يكسان ببيك إذا كان يقول إيو إذا قال كرتكي نتيجة كي أبي ب H ماينس يقل سردو H أوميجا ليش هو أتوان أما أقل بنتيجة هكذا H يكسانا ب H أوميجا أي داقر أي زائد يقل سردو ما سيري ربك ليش ما قال هردو كان هاو باش ولا قريب تكا أم إيه أما أوميجا إتش بلا متى كات إتش أما مش إيش أوميجا إتش هاي نبرين توليرا قلت ما بكا يعني برين أم دون ليك كرتك أم دو تيرما كديش ما بس توم دوانا أداجر عليك كرتك هالكرت نتيجة كات إتش يعني ماينس إقلا سادو إتش أوميجا أمش يقدر ساد السازي كبكي توا أما أوميجا كات ما نقرأ أوميجا أداجر أي إكسانا بإتش ماينس إقلا سادو إتش أوميجا أمش كات إتش أوميجا ما إتش أوميجا كي ما بإتش كي هذا إتش أوميجا ما إتش كي هذا شكا بل ما إتش كي كات إتش أوميجا أداجر يكسانا بإتش ماينس إقلا سادو إتش كات إتش أوميجا أداجر زائد إقلا سادو أما هو أك باشا يعني إيش تواني مش يوازن بنفسي أما إيش كتير شيء مش وكا برتا حساب ما نبي أما إذا كان هاملتون جانا كمان أو هاملتون يعني السراوة كاللي راهم وش يوازن بنفسي معه هو بوما إتش إكسانو بإتش أوميجا داقر زائد إقلا سردو إذا كانت شي حسيب كين
ما يمكن تترى حسيكين اتش و اي داجر و اي داجر و اتش و اي او انا حسيكين حسب كل نية مزورة سنة اتش اوميجا ا داجر ا زائد يك لسردو اي لجاتي اتش ودابنه اتش اوميجا كونستانت تواني بيني تبشتوا كاتا اي داجر اي زائد يك دوا يك لسردو و ا داجر استكاني هاردو ريليشن اگا بكاري هيني نوا ايش امر ريليشن ايرا ويجرى ريليشن كيكا كا ازرا باسيكي بس درس كان بو اما بكاري بينين اما ايكتا يجلس سردو بيكتا او سيكتا كتا اي دقر ا يجلس سردو زائد اتش اوميجا اي دقر اي دقر اما كاتا صفر كاتا اي دقر كانت يجلس سردو اي دقر كانت مناقض الى اي دقر كانت يجلس سردو نتيجة صفر نتيجة صفر والله أما يتري أنا بيعمل ريليشن كي بكار بينهم A B C A B C A C B A كم شيء A داجرة B كم شيء A C كم شيء A داجرة مات ده يعني أما حتما كات الصفر مش A داجرة و A داجرة أما كات يك كابو H أوميجا يعني H و A داجر أكاتا A داجر نتيجة كده A داجر H و A أكاتا شيء أكاتا ماينس أكي طبعا H أوميجا عشان نقرأ يا حمو ما أنا قدر لو H أوميجا كمان هنا بدله وانيا H أوميجا عشان نقرأ أما ينكر H أوميجا داجر بس أميتنا كاتا ناقص H أوميجا داجر خد بيسلمنا هالبوشي وزائد واني بس يعني بيسلمنا كاتا minus H omega A. يسمينا وابو eigenvalue equation. سيركن H هاملتونيان انرجيا E ايجن كتكيتي كاتك H لسر E تأثير كاتشي مانا داتي E مانا داتي امكيا eigenvalue وايجن كت أكادك H A تأثير قاعد السريع شيء ما ندهت رجعت H A بركيدان H A minus A H E مانيا باشا أما نتيجة ما تشيكا كاتا minus H أوميجا A كو minus H أوميجا أما A E أما يعني شيء تكلم سر وسير كده H A minus A H وأنا مش عاوز أقول H A E يكسانا ب A H E عشان ناقص H أوميجا شو قلت لي بتأمسل بتأمبره H أوميجا A H لسر إيه كتأثير كانت زكية ب E يعني كوبو ما كانت A E A E عشان أو إيه كونستانت تواني بتبشتها مش ناقص H أوميجا A سيركن نتيجة كليتي H A E يكسانا ب E A E minus H أوميجا A يعني A إيش أيجن همية هيا أي إيش أيجن فأيجن كتي إتش كإي كتي إتش بو يعني أيجن كتي إتش بو أي إيش كتي إتش يعني تسير وندونا توانين لرا لا يكها وبشور بقري فاتي إي ماينس إتش أوميجا أي يعني إتش أي إي أما كتي كينوية أمش كتي كينوية بس أيجن واليو كيسنك إي ماينس إتش أوميجا يعني أوبراتيري إي لرا أي لرا شي كردوا أوبراتيري إي أي بو بهوي أووا كستيتكات بيتخواروا انرجي اجر واليوكات بقدر اتش اوميجا دابسي بقدر شي بقدر اتش اوميجا دابسي او بي ال ان لاورينج اوبريتور هنا تخواره اي كتي اي is eigen state of H with energy E A is
هەر ئایگنستێتی ئچە بەڵام بە ئەنەرژیی ئی ماینەس ئچ ئۆمێگاکەوە بوو درۆریەم ئەیەچی بوو ئایگەنوەلیۆکی بە قەدەر ئچ ئۆمێگا هێناوەتە خوارەوە. A is lowering operator. ئۆپەراتۆرەکەی وەکو پەیژەیە ئەیهێنێتە خوارەوە. ئێستا عەکسەکەی سێرکەنە ئەگەر لە جیاتی H و A H و A داگەر تاسیر بکات چیە بێ؟ H و A داگەر تاسیر بکات. لە جیاتی ئەمە بێنی ئەمێنێ. H و A داگەر کەرەت لەسەر کەتی ئی ئەکاتە نەتیجەکەی کە کاتە چ کاتە H ئۆمێگا ئی هاتە خۆی تایفەکەی وایە. H ئۆمێگا A داگەر. ئەمەش دەتوانین بەم شوازە بینووسین H I داگەر ماینەس A داگەر H تاریفی هی نەیتر کۆمپیوتەر. ئێستا ئەمە تاسیر دەکاتە سەر ئەمە باشە ئەمان هێنینە ئەمبەر پۆزیتیڤ A داگەر H E زائد H ئۆمێگا A داگەر E باشە بەخۆوە. ئێستا سێکە H لەسەر E تاسیرەکە نەتیجەکەمان چییە؟ کاتێ ئایگەنوەلیوی E بە پێ تعریفی سەرسەرەوە ئەکاتە ئایگەنوەلیوی E کەرەتی H یەکش کورچان دێتە پشتەوە کۆتی ئەمەتە بێ ئەی داگەر E لە هەردووکیانە هاوبەشە خاڵی هاوبەش وەرەگری ئەی داگەر E ئەگەر E کەتی E ئایگەنستێتی H ئەی داگەر E شەر هەیە بەڵام چیەکە ئەنەرجیەکەت بە قەدەر H ئۆمێگا بەرز دەکاتەوە. ئەمە پیاڵێن یعنی ڕایزینگ ئۆپەراتۆر یعنی وەکو پێپێژەیە سەیریکەی ئەی داگەر ستیتەکان بەرەو سەرەوە بە ئەی ستیتەکان بەرەو خوارەوە هێن بەو شێوەزەمە ئی بێ ئەی داگەر بەرەو سەرەوە ئەی بە ئەی بەرەو خوارەوە هەموو جارێکی چەندێ دابەزێ ئەنەرجیەکەی بەقەدەر ئێپسیلۆنە دابەزە کە ئێپسیلۆنەکە لێرە ئێمە H ئۆمێگایە ئەی ئاداگەر بە هەردووکیان ئەڵێن لادێر ئۆپەراتۆر یعنی ئۆپەراتۆری پەیژەی وەک پەیژەی شەکەن. یەک شتی خۆش لێرە هەیە بۆتان باسەکەم ئەی ئاداگەر N کاتێکە لەسەر کەتی سفر تأثیرەکە باشە کەتی سفر تأثیرەکە نەتیجەکە چی؟ کەتی سفر یعنی بڵێن نزمترین کێتە لە هارمۆنیک ئۆسیلێتەرە پێڵێن کەتی سفر باشە ئەمە ئاوالێکین ئەو ئایداگەرە توانی ئێنا ئاینوسینەوە دەگەر ئینی ماینەزیەک ئایداگەری لێکە نەخینە پاڵ ئەیەکا بەو شێوازەمە ئەیدا ئەی ئاداگەر ئەیداگەر ئینی ماینەزیەک کەڕەتی لەسەر سەفر باشە ئەمەشمان لە بیرە زانین ئەی و ئاداگەر یەکسانە بە یەک و ئەی ئاداگەر ماینەس ئەی داگەر ئەی یەکسانە بە یەکەوە بۆ ئەی ئاداگەرە کاتی یەک زایت ئەی داگەر ئەی کەوا بوو ئێستەکانی ئام ئەی داگەرە عەکسیکەینێن لەجێتی ئەی ئاداگەر چی دانین یەک زائد ئەی داگەر ئەی بۆ عەکس ئەو دوانە شوێنی ئەم دوانە بگۆڕی تەنها یەکێ لەسەر زیادکە بۆ پیاوە باشە ئەو وەختەی وەکیش خۆتان هەروەیەترەوە شتێکی ساتی ئێستا لە دوایەتی یەکەکە ئەمەدانی تیجا کاتە ئەمە ئاداگەر ئێنی ماینەز یەک سفر ئێنی ماینەز یەک لەسەر سفر ئەمە سادەکەیتەوە ئەمە کاتە ئەی داگەر ئێنی ماینەزی کاتی ئەمەکە ئەمە یەک بوو کەوا بوو کاتە ئەی داگەر ئێنی ماینەزی خۆی سفر زائد ئەمەش کاتی ئەمە کاتە ئەی داگەر ئەی داگەر یعنی یەک توانمان کەم کردەوە ئەمە وەک خۆی مایەوە بەڵام بە یەک توان بچووکترەوە بەڵام تێرمێکیکەی پێ زیاد بوو یادیە بەڵام تێرمێکیکەی پێ زیاد بوو ئاداگەر ئێنی ماینەس ئێستا جارێکی کە هەمان کاردوبارەکەینەوە تێرمێ لە مەکامەکەی دەخینە پاڵ ئەمە ئێنی ماینەس دوو ئەی داگەر ئەی هەمان شتە هێنینەوە هەمان کارەکەینەوە بۆ سێهەم جاریشەکەینەوە
وبرا برا 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 أجين بقى يعني أجر إن جار بيكين نتيجة كات إن هذا أجر إني ماينس يك صفر أي دا أجر إن أي صفر تشيلي هاو البروسة خوي بواضحي ديالها بويلي هم جاري تقول لم تواني يك كما كيداني بمزيابه ما يقدر أبو كل ما بدو أما ببدو بكي بسي ما ببسي أبو شيء وزيابه دي تقاروا أتاكت أمثل إن هر تواني لما كما بداني بيرزيابه لكوتي أما تنها يقدر من توا أمش أي داقر كتأثير كات السر صفر نتيجة شيء أي داقر أي أنا أخواره وأنا أبو للصفر كم ترمانية كابو ليرا سيدكي توصرته من نتيجة الصفر تكدو أو هيج مني ونتيجة الصفر يعني أي سرته نتيجة الصفر كانت يوا نتيجة تو أبي بما باشا توابو أي داقر إن كارتي صفر يكسانا بشي بإن أي داقر إني ماينز يك كارتي صفر أما يعني أم أي بكشتي أمي داتا شيوا يعني أي كتأثير كات السر إفي أي داقر صفر هاو تاي أويا كشي كدبي تاي تاشيبي if function لا أي داقر صار لرا أم function ما شيء أي داقر إنا بس كريهر function يوز أنا أي داقر إن كرتي أي داقر إم جزء هو أي function شيء كذا دي if أي دي أي داقر صفر يعني هو كوي ده بدش ما يسقعني هو كوي مي برد بيخوي ده تاش استبين مثلا أمي سرا وبرد أما تواني إمي هبه تواني إمي به باشا لم بيني صفريشا أجر إم قورتر ليم به أما كاتتي أو كات أما أي إم أي داقر إن نتيجة كي كاتتي كات الصفر أي إم ماينس إن صفر كتا وانا وبين كي كات أبن نتيجة ما كات أي كي لنا صفر كات سو نتيجة الصفر أجر شيء أجر إم قورتر لا إن به شوني داتا شيء نيجي تو صفر يكا أجر إم بسوكتر لا إن به نا صفر نابه كات أي إن داقر كات أما إني ماينس إم مزني صفر به أو برو سر ويبا من برو خوار ويبا أولي مين توا قديت أشيتر هذا تواني شيء لكم كاتوا شو كي بسوتر لين همو تواني كان لكم نكاتوا كات إن ماينس بلام ليرة يا أجر إم يكسان بين كات شيء كات إن أي داقر إن أم أي شيء كات أبدا تاشي كات دي داقر إن أي داقر إن صفر جدي أي إن جدي أي كا أو ده يعني ونتلو رولي داتا شيني هو يدر رولي داتا شيني هو أوته بالنسبة أيوة رولي داتا شيني هو نتيجة كيتو أكاتا ما هو كل نتيجة كانت n minus n minus يك n minus 2 كانت صفر شو أم داتا شو إذا كانت صفر مش كانت يك ويا نتيجة كانت n فاكتوريال هدف لما تشيلو هدف لما هو كبلين كاتك 2 أي داقر تأثير كده سر كتي صفر برزيا كده وأنا تأثير كده سر كتا كان برزيا نكاتوا يعني جمارة برزيا نكاتوا كتي صفر كابا كتي يك كابا كتي دو كابا كتي سي باشا النورماليزيشن كيف بمشي وازابه كتي انم شلون دوزيتوا كتي انم بمشي وازابه ان جار أي داقر تأثير كده تأثير يتسر صفر نتيجة كاتا أي داقر ان باشا وأمن فاكتورياليش ليرا شي معنى داتي ليرا نورماليزيشن معنى داتي
يعني n يكسانە بە یەک لەسەر n ڕەگی n فاکتۆریەل a داگەر n صفر. ئەمە نۆرمالایزیشن بۆ هەدەف چی بوو؟ هەدەف و پێتان بڵێن کە وەختێکە a داگەر n کە تەئسیرە کاتە سەر کێتێ و بەرزیە کاتەوە بەرەو سەرەوە تۆ گەر کێتی سفرە هەبێت وانی هەموو کێتەکانی کە بدۆزیتەوە، بەڵام لەبیرت نەچێ ئەبێ نۆرمالایزی بکەین. نۆرمالایزەکە چییە؟ بریتە لە یەک لەسەر ڕەگی n فاکتۆریەل. ئێستا با بگەڕینەوە بۆ شڕۆدینگەر ئیکویشن. a تەئسیرەکە a داگەر بەرزێ کردەوە a چی لێکات دایە بەزێنێ کاتێککە a تەئسیرە کاتە سەر سفر سفرمانەدات کە تەئسیرە کاتە سەر کێتی سفر هیچ شتێ نایەڵێ ئەیکا بە هیچ یانی سفر لێرە ئەم سفر لەگەڵ سفرا فەرقی زۆرە ئەیکا بە سفر. لە هەردوو لاوە x بێنە تەئسیری بە x a یەکتان لەجاتی ئێش بڕەکەی دابنێ ئەمە بوویتر x ئۆپەراتۆر p ئۆپەراتۆر ئەمە تەئسیرە کاتە ناوەوە بیخێنە ناوەوە کۆنستان لە دیتە دەرەوە ئەمە سفر ببە ناوەوە کاتە x ئۆپەراتۆر سفر i p ئۆپەراتۆر سفر. x ئۆپەراتۆر کە کارە کاتە سەر x ئۆپەراتۆر هێرمیشیانە کەوا بوو x نەتیجەکەیەتی و خودی کێتەکەیشمانەداتەوە ئەکاتە x سفر. p ئۆپەراتۆرش کارە کاتە سەر x فەرقەکە ئەوجارێ ئەم تێرەمان تەئسیر کرد ئەم تەرمێتر چێبێ x p ئۆپەراتۆر سفر لەجیاتی دین ئەمان تیراڵە ئەمە p ئەمە لە سلوشەمان بوو یونیت ڤیکتەرە کاتێکە کێتەکانی تۆ پیە دایەنین نمبینا دایەنین بینیم دوانە دایەنین. ئێستا p ئۆپەراتۆر کاتێککە تەئسیرە کاتە سەر p چیمانەداتێ پمانەداتێ و x و p ئەمەش p و سفر چکەمانەداتێ تەزگا سەر ئەمە p ئۆپەراتۆر تەزگا سەر کێتی p دووبارە یەکەمەوە p کێتەکەیەتی ئایگەن ڤالیوەکەی مانەداتەوە خۆی ئایگەن ڤالیوەکەی چییە p p ئۆپەراتۆر نیە ئایگەن ڤالیوەکەیەتی. ئەمە چی بوو؟ سەرەوە باسم کرد ئەمەیە ئەو p و سفرەیش لەجێی خۆی ئەم پیە چییە؟ ئەم پیە بریتە لە h لەسەر i d بە d x وانە h لەسەر i d بە d x وانە بێتە دەرەوە ئەمانە هێڵینەوە پێکەی نێتەرەوە ئەمەش x و پیەکە وەکو سەرەوە باسمان کرد ئەمەش هەموو یانی x و p ئەمە x و p ئەمەیان x و p ئەم تێرمە دایەنین لەجیاتی h لەسەر i d بە d x و p مادانە ئەمجار ئەتیراڵەکە نامێنێت چونکە ئەتیراڵەکە یونیتە لە مانەزە ئینفینیتی بۆ ئینفینیتی ها ئەم تێرمە ڕوە ئەمانەزە ئینفینیتی بۆ ئینفینیتی dp pp ئەمە لابە چونکە یەکە ئەی بینێ دەرەوە کات x و سفرەکەی بینێتەوە کاتێ h لەسەر i d بە d x و سفر ئەم x و سفرە چییە؟ ئێنە ئەگەدا پسای نییە پسای نییە کە بڵێ کاتە پسای x ئەمە ئێنە کەەوە بۆ کاتە u0 x کەەوە h i لەسەر d بە d x کاتێ داتاشراوەی u0 x ئەما بینەوە لە ناو شوێنەکە خۆیداین نتیجەکە بوو بڕە تۆ زیاریکردن نتیجەکە ببە. ئێستا ئەما بێ یاریکردنەکەی شێوازیانی بڵێن شوێنەکان لە شوێنی خۆیداینی ئەوە خیتە سەر شوێنی ئەوە یاریەکی سادەی ئەوە لە قورس نیە نتیجەکەی بووە. ئۆکەی ئەوە کەەوە بوو ئەمەی لێرە کە باسمان کرد ئەمە هەمووی بوو بەمە m ئۆمێگا x h d بە d x u0 x یەکسانە بە سفر. ئەوە دیفرەنشیال ئیکویشنێکی ئۆردەر یەکە ئەبێ حەلی بکەین حەلیەکەی نتیجەکە کردیا ئەمە ئەو سیابێ بدۆزینەوە نۆرمالایزەکەی مەرجە پێتی بە زیادی ئینفینیتی u0 توانی دو d x یەکسانە بە یەک لە ماینەس ئینفینیتی و بە زیادی ئینفینیتی c2 ئەمە کاتە چی بە مەترڕە بەکارێنین پای لەسەر ئالفا لە مانزی کودی بۆ ئینفینیتی ئالفاکەت تۆ لێرە چەندێکە ماینەس ئۆمێگا لەسەر h دایەنین
وەسیە دۆزینەوە کاتە ئەمە یوتۆ سادەکردنەوەیەوێ نەتیجەکە کردی ئەمە m ئۆمێگا h پای 1 لەسەر 4 کەەوە بوو u0 x کردی m ئۆمێگا h لەسەر پای 1 لەسەر 4 e ماینەس m ئۆمێگا x u0 من دۆزیەوە. ئەمە چییە؟ بریتیە لە first state یا first eigen فانکشنی هارمونیک ئۆسیلێتر. ئەنرژیەکە چێرەکە 1 لەسەر 2 h ئۆمێگا ئێنەکەی سفرە ئێنەکەی سفرە چونکە بە تۆ لێرە ئەمەی کە باسمان کرد ئەنرژیەکە دەکاتە هین n زائد 1 لەسەر 2 h ئۆمێگا چونکە هەموو جارێ هەیباتە سەروی هێنێتەوە خوارەوە کاتە ئەی ئەوانتە چۆن بدۆزینەوە دەینەوە بۆ ئێرە n یەکسانە بە 1 لەسەر n فاکتۆریال a داگەر n سفر بۆ بجیاوازیە بچی ئەمەتر بۆی فانکشن لەسەر لێرە یەکەمە دۆزیتەوە لێرە n 1 دابنێ ئەمە 1 ئەوقتە وەرە ئەمە 1 بێ لەجێتی ئەی بڕەکەی دانی تەوە دایە تاشی یعنی ئەوەی سەرەوە داتاشی و ئەو وەختەکانی هەها لە جێتی پی و پڕەتەشە بەدی کەس دابنی ئەو وەختە ئەوایە نەتیجەکەی تۆ کاتە ئەمە ئەسکانە بتەوێ هەر کاملەت بتوێستێتی یەکەم بدۆزیتەوە ئێنی یەک دابنی تاسیری کە سەرەما ئەگە بتوێستێتی دووەم بدۆزیتەوە ئەبێ ئین دوو دابنی و هەر بەرەوسەرەوە هەمووی دۆستۆ کرد بە ئەگزەرسایزێکە کابێ حەلیکە. Schrödinger equation in general بەم شێوازە نووسێ مسکانی دینەوە بۆ ئەتوانین Schrödinger equation جارێکە بدۆزینەوە. Schrödinger equation in general بەم شێوازەیە ئەزانین h لەسەر e کە تاسیریکاتە p دو ئۆپەراتۆر 2me زائد v x ئۆپەراتۆر e وایە لەم ئەم سەرفکەرەتی x کە برای x کە هەموو برای x بێ ئۆکەی ئێستاکانی کێشەکەی ئێمە ئەمەیانە ئەمە زۆر ئاسانە ئەمە هیچ کێشێکیان نیە ئەم تێرمەیان چونکە x و e کاتە پسایەکەس هیچ کێشێکیان نیە بەس ئەم تێرمە بە شتێکی لێ بکەین ئەم یونی دکتۆرەی هێنینەوە داێنەی نەبینی پی و ئیە پی دوجا و ئیە ئێستا ئەمەیان زۆر ئاسان هەڵە بێ نەتیجەکە کاتە دوو جار داتاشین یان ئەوەیە هێشتا سەر ئایدی بە دیەک دێتە دەرەوەی لە هێنەکە XP PE باشە ئێستاکانی تر ئەنتیراڵەکە نایەڵی نتیجەکە بۆچی HID بە DX دوجا X و E دایبنێرەوە لە هەموو فۆرمولەکە ئەمەیان پسای یەکسە ئەو پسای X ئەو پسای نتیجەکە بووە ئەمە چی ئەمە Schrödinger equation. پێش ئەو چاپتەرە تاوکرد شتێکی زۆر گرنگ کە پێڵێن Schrödinger picture and Heisenberg picture. لە چاپتەرەکانی پێشوە لە هەموو شوێنەکە لە یەک جار لە چاپتەری سێ هاتین بەشی تایمی و بەشی پۆزیشنی هینمان لە یەک جیا کردەوە بەشی تایمی و بەشی پۆزیشنی Schrödinger equation یەک جیا کردەوە هەپۆ مەسە بەشە تایمیەکەوە نەبوو بەڵێ سەر بەشە تایمیەکە جارێکی کە هێنینەوە پسایەکەی بە تەنها فانکشنێکە لە تایم لە پۆزیشن نییە ئەمە بوو IHT پسایتی بەدیتی بەس لە جیاتی ئەم پسایانە کەتەکەی داهێنێ ئێستا یەک تۆز ئەتەن ئەمە تۆز غەڵەتی مەتمەتیکیە بەڵام بۆ مەقسەدی ئەمە ئەیبینیە دی پسای بەدیەتی حەدێکەین دیفرەنشیەلی ئۆردەری یەکە نەتیجەکەی تۆ کاتەمە پسای تی ئەکسپۆنشیالی ماینەس IHT لەسەر h ئەمە کۆنستانتی حتمە لە پشتە هەیە ئەم کۆنستانتە ناوانین کێتی سفر ئەگە تی سفر بێت تەبعاً وەدانین لە کاتێکە تی سفرە لە گراوند ستیت تێگا بوو وەکاتە ئەمە سفر نتیجەکە تو پسای تیە کاتە e ماینەس IHTH پسای سفر ئەو من ناوناوەتەوە پسای سفر مسمەن چییە مسمەن ئەوەیە کە لە تایمی تی یەکسانە بە سفرە لە گراوند ستیتە ئەمە پیانە Schrödinger picture Schrödinger picture ستیتەکەی تۆ
فانکشنێک نییە لە تایم کە پتەوێ بڵێن ئەستێتی سفرەکەت فانکشن نیە لە تایم وەکۆیە منجەمد بووێ کە پتەوێ ئڤلوشنی تایمەکانی ترا بدۆزیتەوە ئەبێ ئەمە کەڕەتی ئەمە بکەی بەو شێوازەیە ئاوا بڵێن ستیتەکەی تۆ سفرە ستێتی سفر ئڤلوشنەکە یعنی بڵێن لە تایمەکانی ترا بزانێکی لە چوایە ئەمەی تیا بەکارەهێنی ئەم لەم سەریشەوە ئەبێ بە فانکشنی لە تایم ئەمە فانکشنی لە تایم لە سەرەتا وتمان کە تی سفر بوو ئەمەیە ئۆکەی بۆ بزانی لە تایمەکانی تدا چەندێکەکە کەڕەتی ئەمەیەکەی هەموو جارێ تایمی یەکە کاتێکی تایمی دووە کاتێکی تایمی سێ کاتێکی دۆزێتەوە ئەمە پێڵێن شەوەلینگەر پیکچەر باشە طبعا ئەم یە چۆن تەئسیرەکەم ئەمە شێواز تەئسیرەکە باشە شێواز تەئسیر ئێستا بزانێ چین ئایگەن ڤەلیوی ئایگەن ئەکسپێکشن ڤەلیوی هامیلتۆنی ئۆپەراتۆرێکی پی بی بەپێی تایم چۆنە گۆڕ پسایتی بی پسایتی باشە ئاوا گۆڕ ئەوەیە نییە ئەمەیە نیەمە لە جیاتی پسایتی چی دارین ئەمە دانین وایە تەبعاً ئەمەیان بڕایە ئەمەیان چێت ئەمە ئەگە بێوێت لەم بڕا بێتە دەرەوە ئەبێ ئەو ناقسە بوێ بە زائێت یعنی کۆمپلکس کۆنجوگێتەکەی ئەکسە بێتەوە ئێستا سیرکەن ئەکسپێکشن ڤالیوەکەی ئەمە چۆنە بی چۆن بەپێی تایمە گۆڕێ بەم شێوازێت ئەم بیەکە لێرە هەمەنە ئەمە ئۆپەراتۆرەکەمانە لە شرۆدینگەر پیکچەرە باشە بەڵام کاتێکە بمەنەوێت لە هایزەنبەرگ پیکچەرە هینیکەین لە هایزەنبەرگ پیکچەرە بدۆچینەوە ئەوە شرۆدینگەر پیکچەر بەڵێن لەم لەولەوە کەڕەتی ئەم دانە ئەم دوودانە ئۆپەراتۆرەیەکەی ئەمە پیاڕەن ئۆپەراتۆرەکەی تۆ لە هایزەنبەرگ پیکچەرە ئەمە شرۆدینگەر پیکچەرە کە یعنی ئەم بیە فانکشنێک نییە لە تایم بەڵام ئەم بیتر فانکشنێکە لە تایم لە شرۆدینگەر پیکچەرە ئۆپەراتۆرەکەی تۆ فانکشنێک نییە لە تایم بەڵام ستیتەکان فانکشنێکن لە تایم ستیتەکان فانکشنێک لە تایم بەڵام لە هایزەنبەرگ پیکچەرە ئۆپەراتۆرەکەی تۆ فانکشنێکە لە تایم ستیتەکان فانکشنی لە تایم فەرقەکە ئەوەیە هیچ فەرقێکیش نییە نی وەکۆ وایە کە تۆ وەختێکە کاتێکە لە میکانیکی یاساییە تۆ کۆردینە سیستمێکە هەیە بوتینێکە هەیە شتێک تێکا جوڵێ ئەتوانی وای دابنی ئەو شتە وەستاوە کۆردینە سیستمەکە جوڵێ یان بە عەکسەوە ئەوە کۆردینە سیستمەکەی وەستاوە شتێکا جوڵێ هیچ فەرقێکیان نییە ئەمەش لێرە ئەوەیە ئەو هایزەنبەرگ پیکچەر بوو پەیوەندی نێوان هایزەنبەرگ پیکچەر و شرۆدینگەر پیکچەر بوو شێوەستە ئێستا بیتیمان دۆزیەوە باشە ئەم بیتیە بزانین بەپێی تایم چۆنە دایەتەشی دی بیتی بە دیتی کاتە ئایH ئەم تێرمەدا بتەشە کەڕەتی ئەم دوانە ئەمە فانکشنیە لە تایم کە بوو داتاشانەکەی کاتە سفر داتاشراوی ئەمە کەڕەتی ئەم دوانە ئەمجار ئەم دوانە کەڕەت داتاشراوی ئەمە داناتاشێت چونکە دایشی کاتە سفر نەتیجەنی ئێستا ئەمانە هاوبەشەکانیان وەرەگرین نەتیجەکەی تۆ کاتە HBT - BTH چونکە ئەمە کاتە بیتی ئەمەی شکاتە بیتی بەڵام بێ فەرقەوە H لێرە لە سەرەتای H لێرە لە کۆتاییە ئەمەی شکاتە بۆ بمانەوێ کە گۆڕانکاری هەر ئۆپەراتۆرێ بەپێی تایم بدۆزینەوە تەنها بچی بکەیت IH کۆمیتێتێری H کە هامیلتۆنیانەکەتە و BT حەسیە بکەیت ئێستا مەسەڵەن بۆ هەر مولگوستێتێت ئەمانەوە کارە بکەیت ئەمانەوێ بزانێتین A و A داگەر
چۆن بە پێی تایم ئەگۆڕن چۆن بەگەمە ئەمەسکانە ئەمانە فانکشنێکن لە تایم ئەیتی و ئەی داگەرتی یەکسانن بە سەرەتا ئەیتیەکە بدۆزینەوە ئەیەکەمان بدۆزینەوە ئەکاتە ئای لەسەر ئێچ لێرا دایانینە و فۆرمولا دایانین ئێچ و ئەیتی نەتیجەکە ئێچەکە لە جێتی ئێچەکە ئەمەدانین ئەوە دامانە ئەیتێکیشمان دانا ئێستا فۆرمولەکانی پێشووتر بەکارهێنینەوە دوودانە فۆرمولمان هەبوو A زائد B و C و AB ئەو دوزارە فۆرمولە بەکارهێنین و فۆرمولی یەکەم کە بەکاربێنین نەتیجەی ئەمانە ئەم فۆرمولە ئەم فۆرمولە و فۆرمولەکەی تر فۆرمولەکە سادەترەکە کە A زائد B و C طبعا ئەمە سەرەتا ئەمە ئەگەر A بێ ئەمە B بێ ئەوە C بێ ئەمە زۆر بە ئاسانیە کات نتیجەکەی تۆ کاتە ئەمەی کە لێرای بینین چێمانە کاتە سفر ئەمە نتیجەکە تێ بەسکاری ئەمە ئەبێ بم فۆرمولە حەسێبێتی بم فۆرمولەکە حەسێبیەکەی ئەمە نتیجەکەیە و نتیجەکەی تۆ ئەکاتە ئەم دوودانەی کە لێرە هەمانە دیئیتی بە دیتی ئەکاتە ماینەس ئای ئۆمەگایت ئەگەر هەمان کار بۆ ئاداگەر بکەیتەوە خۆت بیکە نتیجەکەی تۆ کاتە ئەمە هەرکردنەکەی زۆر ئاسانە وانە ئەگەر ئۆپەراتۆرەکەی تۆ لە تایمی لە تی سفرە ئەی سفر بوو بێ ئەوە نتیجەکەیەتی ئەگەر ئەمەش ئۆپەراتۆری ئەی لە تی سفرە ئەی سفر بوو بێ ئەمەش ئەمە نتیجە ئەی داگەر سفر بوو بێ ئەمەش ئەمە نتیجەکەیەتی ئێستەکانی ئەمانەوێ X و P بدۆزینەوە چونکە ئەمانەوێ بزانێتین X و P ئەی و ئاداگەر خۆ ئۆپەراتۆری ئەمەنین X و P ئۆپەراتۆری ئەمەن ئەی و ئاداگەر و ئۆپەراتۆری یارمەتی دەرن ئەیتی ئەمەیە ئەی داگەرتی ئەمەیە ئەی سفرەکاتە ئەمە ئەی داگەر سفرەکاتە ئەمە XT ئەلم دوانە XT باسای دۆزێتەوە کاتە ئەمە PT باسای دۆزێتەوە لە جێتی ئەیتی و ئەی داگەرتی بڕەکانیان دابنێ کاتە ئەمە لە جێتی ئەمانە کوساین ئۆمێگا دوای هەموو ئەوانەکە حەسێب بکەی بە دیتایلەوە نتیجەکەی تۆ ئەدۆزرێتەوە XT و PT ئەتوانی بدۆزیتەوە کە نتیجەکانی دی ئەمە PT کاتە ئەمە XT کاتە ئەمە چونکە ئەوە تا ئەیتی و PT لێرە بۆ نووسیمون کە چیەکە نتیجەکەی تۆ کاتە ئەمە PT کاتە P0 کۆساین ئۆمێگاتی ماینەس A ئۆمێگا X0 ساین ئۆمێگاتی XT کاتە X0 کۆساین ئۆمێگاتی زائد P0 ئۆمێگا ساینی ئۆمێگاتی ئەوە نتیجەکەیەتی کە ئەمەتەوان ئەگزەرسایزێکە بۆ پرۆپیکە لەمانەوە بیدۆزیتەوە جارێکی کە بیانهێنیتەوە دیتایلەکە دەربێنیتەوە دیتایلەکە دەربێنیتەوە کە ئاسانە کارێکی قورس دێ چونکە ئەم فۆرمولانەوەی بەکارهێنین